بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بنەمایەک و یاسایەکی زۆر گەورە لە قورئان و سونەتە هەیە لەسەر پاراستنی پەیوەندیەکان و ڕزگارکردنیان لە لەبەریەک هەڵوەشان، بە تایبەت پەیوەندی ژن و مێرد. ئەو یاسایەش بریتیە لەوەی کە الله سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ: فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. فەرمێ نەکەن ڕقتان لە هاوسەرەکەتان بێ، ئەگەر ڕقیشتان لێی بوو تەماشای یەک بابەت مەکەن کە بەهۆی ئەو تاکە بابەتەوە ئێوە ڕقتان لێ هەڵگرتوون، بەڵکو تەماشای بابەتەکانی تر و لایەنەکانی تریشی بکەن. ئەگینا دوایی پەشیمانە بنەوە لە هەڵوەشانەوەی ئەو پەیوەندیە، ئەو زەواجە، چونکە پێچێ الله سبحانه وتعالى خێرێکی زۆری دانابێ لەو کەسەیە لە بەرامبەر ئەو خراپەکەمەیە کە هەیەتی، کە تۆ بەهۆی ئەو خراپەکەمەوە ئەو پەیوەندیە هەڵ ئەوە شێنیتەوە، خێرێکی زۆر لە دەسەی. رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك فرمي: لا يفرق مؤمن مؤمنة. أفرمي لا يفرق، فرق چییە؟ فرق بریتیە لەوەی کە یەکدانە تاوانی بەرامبەرەکەت، یەکدانە هەڵەی بەرامبەرەکەت بخەیتە پێش چاوێ، ئیتر لای نەبێ لە پێش چاوتە، بەهۆی ئەو تاوانەوە، بەهۆی ئەو هەڵەیەوە لە بەرچاو بکەوێ، ئیتر حەز نەکەی بیبینیتەوە. بۆیە دوا ئەو فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم: إن كره منها خلقا، ئەگەر ڕقی لە ڕەوشتێکی بێ، رضي منها خلق آخر، ئەوە ڕەوشتێکی تری هەیە کە ڕەوشتێکی جوان بێ و شایستەیەوەیە پێڕازی بێ. یعنی کاتێک ئەبینی هاوسەرەکەت هەڵەیەک ئەکا، سەیری ئەو تاکە هەڵەیە مەکە، سەیری تەواوی ڕەفتارەکانی هاوسەرەکەت بکە. ئەگەر سەیرت کرد لە نوێژیە، لە عیباداتیە، لە دینیە، لە ڕۆژوویە، هیچ کەم و کوڕێکی نییە، لە حیجابیە، لە ئەخلاقیە، هیچ کەم و کوڕێکی نییە، لە هەڵسوکەوتیە، لە مامەڵەیە، لە ڕەوشتیە، لەو پەڕیایەتی، خۆپارێزی، داوێن پاکی، چاوپاکی، خیانەت نەکردن، ئەمانە هەمووی لەو پەڕیایەتی. و دواتریش سەیرێ کرد وەکو هاوسەرێک بۆ تۆ، تەواو مافی خۆتت ئەداتێ، هیچ نوقسانیەکی نییە. و دواتریش تەماشات کرد بۆ ماڵت لەو پەڕی پاک و تەمیزی و بە خزمەتیە، بۆ منداڵت لەو پەڕی پەروەردەیە، ئەوە ئەو تاکە هەڵەیە کە لێو بینیوە نوقمی بکە لەو ڕووبارە گەورەی چاکەکانیە، نەوەک ئەو تاکە هەڵەیە واو لێ بکە ئەو هەموو چاکەی نەبینی. طبعا شەیطانیش هەوڵ ئەدا لێرەیە دەستی هەبێ وا لە تۆ بکە ئەو تاکە چاکەیە نەبینی، بۆ ئەوەی لەبەر یەکتان هەڵوەشێنێ، چونکە ئەوە ئاواتی ئەوە. بەعکسیشەوە ئەگەر ژنێک ڕەوشتێکی ناشرینی لە پیاوەکەی بینی، با تەماشای ڕەوشتە جوانەکانی بکە، کاکە سەیری تەوحیدی پیاوەکەت کە، سەیری نوێژ و عیباداتی کە، سەیری داعوە و دیانەتی کە، سەیری ڕەوشت و ئەخلاقی کە، سەیری بەڕێوەبردنی ماڵ و سەرپەرشتیکردنی منداڵی بکە، پەروەردەکردنی هەمووتان. ئەگەر ئەمانەی جوان بوو تۆ ڕۆشتە ناشرینای نوقم بکە لە ناو چاکەکانیە. ئەم یاسایە، ئەم بنەمایە کە لە قورئان و لە سونەتە هاتووە، گرنگە هەردوو کەسێک کە پەیوەندیەکیان هەیە، تر ئەگەر هاوڕێن، ئەگەر دراوسێن، ئەگەر خوشک و بران، ئەگەر باوک و دایک و خوشک و بران، ئەگەر لەسەر ئیش بەیەکەون، ئەگەر لە خوێندنا بەیەکەون، ڕەچاوی بکەن. کاتێک یەکێکیان هەڵەیەکی لێوەشێتەوە، تەماشای لایەنەکانی تر بکەن
کار هەمووی جوانیە و پاکیە و هەڵەیە نقم بکەن لەناو چاکەکانە. ئەگەر وانەکەن پەنا بە ئەڵڵا خەیرێکی زۆر لەدەست ئەدەن، خەیرێکی زۆر لەدەست ئەدەن کە لە نێوانتانایە. ئەم قاعیدەیە قاعیدەیەکی زۆر زۆر گەورەیە کە زۆر گرنگە هەموو مسلمانێ لە پێش چاوی بێ. و هەمان قاعیدە بەگشتیتر لە قورئانە هاتووە کە پێی وترێ قاعیدەی موازنات، کە الله سبحانه وتعالى فەرمێ والوزن يومئذ الحق. ڕۆژی قیامەتە الله سبحانه وتعالى تەرازوو دانێ ئەتان پێوێ تان کێشێ خۆتان و کردارەکانتان. ئەگەر چاکە زیاتر بێ ئەو بۆ بەهەشتە ڕۆی، ئەگەر خراپە زیاتر بێ پەنا بە ئەڵڵا بۆ جەهەنەمە ڕۆی. فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون ومن خفت موازينه فأولئك الذين خسروا أنفسهم. کێ ترازوی چاکەکانی قورس بێ ئەوە سەرفرازە بۆ بەهەشتە ڕۆ، کێ ترازوی خراپەکانی قورس بێ ئەوە ئەو وەختە دۆڕاو بۆ جەهەنەمە ڕۆ. بۆیە تۆش لە دنیاە ئەم ترازوە دانێ بۆ هەر کەسێک کە تێتە بەردەمت لە دوای شرک و کوفر کە نەیبوو، کە تەوحیدی هەبوو، ئیمانی هەبوو، هەڵی نەوەشاند بووە، تەماشای هەڵەکانی بکە و تەماشای چاکەکانی بکە. ئەگەر چاکەکانی زیاتر بوو بڕیاری باشی لەسەر بدە، مەگەر لە حاڵەتێکا شرک و کوفری کرد بێت، چونکە شرک و کوفر ئەو دوانە تاکە خراپەن کە تەواوی چاکەکانی ئینسان هەڵەوەشێنێتەوە بە نەسی ئاەت کە ئەفەرمێ ومن يكفر بالإيمان فقد حبط عمله. هەر کەسێک کافر ببێ هەموو کردارەکانی بەتاڵە بێتەوە. لئن أشركت ليحبطن عملك. ئەگەر شیرک ئەنجام بدەی هەموو کردارەکانە هەڵەوەشێنێتەوە. بۆیە ئەو دوو تاکە خراپەی کە تەواوی کردارەکانی پێ پوچەڵەکەیتەوە کوفر و شیرکن. ئەگەر ئەو دوانەی تیانە بێ کردارەکانی تر نابێ پوچەڵ بکرێنەوە، ئەبێ لە پێش چاو بگرێن و کە لە پێش چاوی شێگرتن بەراوردیەکەی بە خراپەکان. ئەگەر زیاتر بوون لە خراپەکان تۆ بێ بڕیاری ئیجابی لەسەر ئەو شەخصە بدەی. ئیتر هەر کەسێک هەیە، هاوسەرتە، برادەرتە، دراوسێتە، خزمتە، خوشک و بران، هەر کەسێکی تر هەیە. بەداخەوە ئەمڕۆ لە ناو ئێمەیە بە تایبەت مسلمانانی کورد ئەبینین بە چاوی خۆمان، ئێمە زۆرەوە ئەبینین یەک تاوان هەرچی چاکەیە و شخصەیە پێی هەڵەوەشێنەوە، تەنانەت ئیمانەکەشی کە بەڕاستی خەواریجیش جورئەتی ئەوەی ناکرد. بەداخەوە ئەمڕۆ خەڵکە بینین لە ناو ئێمەیە بۆ شێوەیە. الله سبحانه وتعالى هەزار تاوانەکەی بە یەکتەوە بۆ تەسڕێتەوە، بەڵام بەناو مسلمانی ئەمڕۆ هەزاران چاکە ئەەکەی بە یەک هەڵەی بچووک بۆ دەسڕێتەوە، کە جاری وا هەیە هەڵەشی نەکردووە تۆ بە هەڵەتێک گەیاندراوی لێ. ئەمە یاسایەک بێ لە بینی ژن و مێردەکانە. من لەو قەناعەتەیەم زۆربەی کێشە و مەشاکیلەکانیان حەلە بێ. داواکارم لە ئەڵڵا بەرەکەت خاتە نێوانی هەموو ئەو کەسانەوەی کە پەیوەندیان بەیەکەوە هەیە لەسەر خەیر و لەسەر تەقوا و لەسەر چاکەکاری. والحمد لله رب العالمين.